سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم بەم دوایانە پرسی ئەماری یاسای هەڵبژاردنەکان و دانانی ئەنجومەنێکی نوێی کۆمسیاران لە ئەسەر بنەمای ئیستحقاقی لایەنەکان یەکێکە لەوە بەتانەی کە بەچڕی لێمان فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان گفتوگۆی دروست کردو بەڵام هەموو ئەم گفتوگۆیانە نەیکردوێتە ئەوەی کە فعلەن لایەنە جیاوازەکان لەسەر هەموار و شێوازی ئەم یاسایە ڕێبکەون گرفتی ئێستا یاساکە چییە بۆ بەشێکی کەم لە لایەنەکان دەیانوێت ئەم یاسایە هەموار بکرێتەوە لە کاتێکدا بە تایبەتی پارتی و زۆرینەی پەرلەمانی دایانەوێت یاساکە بۆ خۆی بمێنێتەوە ئەو ئیجراعاتە یاسایی و کارگەرانی چیەکە دەبێت بۆ هەمواری ئەم یاسایە بکرێت ئەگەر یاساکە هەموار نەکرێتەوە ئایا هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت و گرفتی ئێستا یاساکە بە دیاریکراوی چییە حتما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵک بابەتی دیکەی تایبەت بە دۆخی پەرلەمان دەکەم گفتوگویەک لەگەڵ میوانەکەم بەڕێز خەڵکەوت دالانوەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی کاک خەڵکەوت بەخێربێت. پێشەکی سوپاسانەکەم سوپاسی کەناڵی سلێمانی دەکەم. پێشکی لێرەوە ڕایگەێنم ڕەمەزان لە هەموو گەلی مسڵمانی جیهان لە گەلی کوردستان پیرۆزەکەم و داواکەم لە خوای گەورە ئەم ڕەمەزانە ببێتە هۆی تەبای و برایەتی و یەک ڕێزی لە ناو گەلی کووردا و داواکەم لە خوای گەورەیش بارانی ڕەحمەت ببارێ بەسەر ئەم میلەتە و ئەم وڵاتەماندا لە بەرەو شکە ساڵیەکە خوای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحمان پێ بکات نەک بە دڵی بەقینی خەڵک بێت ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحمدارە هەر بەزەی بە میلەتی شانێتەوە بەزەی بە گیانەوەر و شتەکانە بێتەوە خوایە ڕەحممان پێ بکەیت و ڕەحم بەم گەلی کوردستانە بگەی هەمووان تەواو برابین. منیش لە خزمەتی ئێوام و زەنابیشت پرسیارەکان بە نسبەتی پەرلەمانی پرسیارەکە بە دیاریکراویەکەم کاک حاجی پێشەوە با بە چاوڕوون بێت. ئێستا یانی گفتوگویەکی چڕ لەنێوان لایەنە سیاسیەکان هەیە بۆ بابەتی هەمواری یاسای هەڵبژاردن. ئێستا دۆخەکە چۆنە هیچ لێک نزیک بوون و تێگەیشتنەکەی بۆم بابەتە یاخود هەر وەکو پێشتر چۆنەڵی هەرێکە و مکوڕە لەسەر جێبەجێکنی پرۆژەکەی خۆی. بە تاکید پرسیارەکە پرسیارێکی جوان بوو بە نسبەت یاسای هەمواری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و پەرلەمانی کوردستان ئێمە وەکو هەتا ئێستا فەقی بەستووە لەو شوێنەی خۆیان و بە دڵنیایی بە ئینشەڵا ئەبێ بگەینە نەتیجە شت نییە نەگەینە نەتیجە لە لێکتێگەیشتنی هەموو لایەنەکان ئەوەیە کە بێ هەر بگەینە نەتیجە. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێمانەوەیە کە هەموو کوردستان یەک بازنگەی بێت و یاسای هەموارەکە هیچ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هیچ کەم و کوڕیەکی نییە و کاتی خۆیشی ئێمە دوو ئەندام لە ئەندامەکانی کۆمیسیۆنی باڵا ئەوان کاتی خۆی بڕیاریاندا بوو بکرێت ئیتر نەیان نەکرا لە هەڵبژاردن خوێندنەوەی بۆ بکرێ. دوو ئەندامی پەرلەمانمان ئەندامی کۆمیسیۆنمان شاخرە کە لەسەر لیستی پارتین و تورکمانەکانن. ئێمە ئامادەین بە هەمان یاسا و بە هەمان کۆمیسیۆنەوە ئەو دوو ئەندامی کۆمیسیۆنی باڵا کارا بکەین و کۆمیسیۆنی باڵا بە هەمان میکانیزم و بە هەمان دەستە دەست بەکار بێ بۆ ئەوی بتوانین پەرلەمانی کوردستان هەرچەنە شەشمانیەوێت لە کاتی خۆیان وەکو سەرۆکاتی هەرێم بڕیاری دەرکردەوە حکوومەتیش بەرنامە داڕێژایی بۆ کردو لە کاتی خۆیان بکەین. کاک حاجی ینی زۆرینەی پەرلەمانی لەگەڵەوەدان کە یاساکە و خۆی بمێنێتەوە بەڵام لایەنەکانی دەرەوەی پارتی بە تایبەتی پیان وایە کە دەبێت یاساکە هەموار بکرێتەوە. یعنی فعلەن ئەم یاسای ئەوەندە گرفتێکی زەقیەیە کە بەم پەلە پرۆسکەیە چۆنەڵی دەبێت ئەم یاسای هەموار بکرێتەوە ئەگەر هەر نەکرێتەوە هیچ گرفتێکی یاسایی بۆ هەڵبژاردنەکان دروست دەبێت. بە تاکید گرفت دروست نابێت بەو شێوە بڵێ گرفتێکی وا دروست دەبێت. ئێمە ئەوان هێناڵێن بە پارتی زۆرینە بەکار نێرێ ئێمە خۆ بەکارمان نێناوە تا ئیساکیە و ڕەنگە ئەوەش بڕیاری حیز بە ئەگەر پارتی زۆرینە بەکار بێرێ زۆرینە بەکار نێرێ ڕەنگە بڕیارێکی ئەندام پەرلەمانێکیان پەرلەمانتارەکانی ئێمە نەبێ بڕیار ئێمە ئیلتیزاممان بە قیادەی خۆمان و هەیە قیادەی خۆمانسی بڕیارێکیدا ئەوە ئێمە ئیلتیزامی قیادە جێبەجێکین سەتاسەد وەکو خۆی و پارتیش بە هیچ شێوەیەک نەترساوە لە یەک بازنەی یان لە فرە بازنەی و دڵنیایش بن ئەمە بە دڵنیایی و ئەم قساکەین پارتی یەک بازنەی بێ فرە بازنەی بێ دڵنیا بن هەر یەکەمی کوردستانین و کورسیشمان ئەگەر زیاد نەکا دڵنیا بن کەم ناکە. بەڵام دیارە ئەوان ئەترسنیانوێ ئەرقەلە بۆ پارتی دروستکەن پارتی لەمە بترسێ پارتی لەوە ناترسێ پارتی ئەوێ ئێمە تەبایی و برایی لەوا بپارێزین کە یەک بازنەی هەبێ بەیانی ینی کێشەیەک دروست نەکەین بۆ کوردستان وەکو حکوومەت وەکو سەرۆکایەتی هەرێم بڵێنەوە فلان بەشە و فلان بەشە ئەدا پارتی لە هەڵبژاردن ناترسێ و هیچ دایانێکیش پێش ئەم وەسعە بێزگە لە بزوتنەوەی گۆڕان
هیچ یاسایەکیان هەر داواکارییان تەقدیم نەکرد بۆ کۆمیسیۆن کە هەموار بکرێتەوە کۆمیسیۆنی باڵا. وڵا کاک حاجیارەوە پرسیارە بۆ نمونە تەشکیلەی ئەنجومەنی کۆمسیاران ینی 2 ساڵە ماوەکەی بەسەر چووە بۆ لە ماوەی ئەم 2 ساڵە ینی پێشتر بۆ ینی پرۆژە تەقدیم نەکرا بۆ مارکردنەوەی ئەم کۆمسیارانە لەسەر بنمای استحقاقی لایەنەکان بۆ ینی بەم کاتە ناوەختیانی ئەمە دەکرێت. ئێمە قوبوڵمانە بە یاساکە بە کۆن بڕوە کە کەمولای ئێمە ئەڵێن کەم و کوڕینیە. ئەگەر بێت و یاساکەیش هەموار بکەینەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەوێ بە 2 خاڵ هەمواریکەینەوە. یەکەمیان لەسەر ئیستحقاقی پەرلەمانی 2010 کوردستان یاخود لەسەر ئیستحقاقی 2021 حکوومەتی عێراقی ئێمە قوبوڵمانە بە کوامیان ئەیکەن ئێمە مانیعمان نییە. بەڵام ئەوان پێداگری ینی بە دیاریکراوی چییە بۆ ئەم بابەتە؟ ئەوان جیاوازەکە چییە لەگەڵ پارتی و لایەنەکانی دیگە؟ ئەوان یانێ جیاوازەکە دەست ببن بۆ کە لە هەموارەکە دەست ببن بۆ مەسەلەی کەمەنەتەوەیەکان. ئێمەش پێکەوە ژیان لە کوردستان یەکێکی لەوانەی کە غەرب و شەرق ڕێزمان لێ ئەگرێ ئەوەیە لە ناو ئێمە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و گەلی کوردستان کە ڕابەرایەتی پارتی ئەیکا کەمەنەتەوەیەکانمان پاراستووە و تەبایی و برایەتیمان لە ناویانە یەکریزی هەیە لە خۆمانمان زیان نەکردێتەوە بۆیە ئێمە پشتەسووری ئەوەی نخۆوانە پارتی نین هەرێکی و حیزبی خۆیەتی. بەڵام دیارە من و تۆ هەر کەسی ڕێزمان لێ بگرێ ڕێزی لێ ئەگرین. باشە من لێرا پرسیارێکم هەیە کە لایەنەکان وا ئەڵێن ئەمانە سەر بە پارتین ئەی باشە ئێوە ئەبینن بیستوتانە و بینیشتانە بۆ لە هەموو یاساکانە گۆڕان نەوەی نوێ یەگرت و کۆمەڵی ئیسلامی پاڵەدەن بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە دەکەواتە ئەوانی پیاوی ئەوانن ئەبێ باشە ئێتراف بکەن ئەوان پیاوی ئەوان بن ئەو کاتە بۆمان دەرەکەوێت ئەمە بیر و باوەڕی لایەنەکان خۆیانە نەک بیر و باوەڕێەوە بڵێ ئەم کەمەنەتەوەیانە هەمویان پارتین نەخێر ئێمە زەناوی سەرۆک بەرزانی ڕێزی تایبەتی هەیە لەو کەمەنەتەوەیانە ئێمەش وەکەوە پەیڕەوی ئەەکەین ڕێزیەکان کاکەڵکۆت ئەوان ئەمان قوبوڵە یا خۆت بوون منە ڕوویایی چی ئەوان چی لەسەرم بابەت ینی پێیان باشە ئەم یاسایە دەستکاری بکرێت بە هیچ شێوەیەک ڕەزامەندین وە قوبوڵیشیان نییە و ئەگەر گەیانیانەتە نەتەوە یەکگرتوەکان ئەوە بڕیارێکە وەکو معلوماتمان هەیە ئەیگەێنەوە ئەگەر لایەنەکان بیانەوە دەستکاری ئەوکەن. ئەمە یعنی ئەگەر بکری ئەم یاسایەکە وەکو لایەنەکانی دیکەی دەروی پارتی دانەوێت ئەمە کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی دەنگ و ڕەنگی پێکاتەکان لە پەرلەمان ئەو کاتە ئەگەر یاساکە هەموار بکرێتەوە تۆ نازانی تا ئێستا بەسی شێوەیە هەموارەکرێتەوە ئەگەر هەموار بکرێتەوە ئەو کاتە احتیمال هەیە کەمانەتەوەیەکان بە یەک بازنەی من بۆ سوونی من وایە ئەگەر هات و کوردستان وەکو سەد ئەندام پەرلەمانەکەی کوردستان بێتگە لە کەمانەتەوەیەکان یەک بازنەی بێ ڕەنگێ فرە بازنەی بێ ڕێ ئەوان داوای یەک بازنەی بکەن ئەمانیانی بۆ سوونی خۆما ئەوان نایانەوێت دەستکاری هەمواری یاساکە بکرێتەوە کەمانەتەوەیەکان لەبەرەوە ئەوشتەوان خۆیان بە مەخدوو دەزانن داوای لە سەدا بیسەکەن نەک بەو شێوە ئیسا لێرشە لایەنەکان ئەڵێن پارتی زۆرینە بەکار نێریە باش من پرسیارێک لەوانەکەم ئەگەر بە زۆرینە بێ ئێمە لەگەڵ کەمانەتەوەیەکایە زۆرینەی پەرلەمانی کوردستان ئەمە خاڵێ ئەگەر ئەڵێن کاکە حیزبێک ئەگەر کورسیەکی هەبێ و ئەگەر 50 کورسی هەبێ حیزبە وایە ئەوان 5 حیزبن یەکێکی نیشتمانی کوردستان بەسوتنەوەی گۆڕان نەوەی نوێ کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کە سەرەکین ئەی باشە بۆ نایەن بیر لەمە بکەنەوە ئێمە پارتی دیموکراتی کوردستان سۆسیالیست زەحمەت کێشان تورکمانەکان کە ئەوانیش نۆ کەسن نۆ حیزبن بێ ئەگەر بە حیزب بیر بکەیتەوە ئێمە نزیکەی 12 حیزبین ئەوان 5 حیزبن ئەگەر بە حیزب بیرکردو هەر زۆرینەی پرۆژەکەی ئەوان کاک حاجی بۆ نمونە هەر یەک پرۆژە یاخود ناوخۆشانە ناو پرۆژەکە جیاوازیە بۆ نمونە ئەو پرۆژەی کە یەکێتی ئامادەیە جیاوازە لێکە گۆڕانهێتی و ئەوەی نەوەی نوێ داوایەکە حتمما لە چەند خاڵێک هەر جیاوازە ینی ئەمەش بۆ خۆی گرفتێکی دیکە نییە ئەخیسا ئەگەر بێت و ئێمە بە کۆمیسیۆن بە 2010 بیکەین نەوەی نوێ ئەندامی ئەبێ لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پێشتر نەیبووە ئەندامی ئەبێ ڕێیە کۆمەڵی ئیسلامی یان یەکگرتوو یەکێکیان ئەو ئەندامە لەدەست بدەن ئەمە کێشەکە دەیرایە و هیچ کەسێکیش بێتکە لە بەسوتنەوەی گۆڕان پرۆژەی تەقدیم نەکردووە پرۆژە یاسا یەکێتی لەم دوایە نەخوێندنەوەی بۆ کراوە نەداخلی بەرنامە پرۆگرامی پەرلەمان بووە خوێندنەوەی یەکەم دومی بۆ کرێ تا ئایا بزانن سەودێریە ئەو یاسای ئەوانیان سەود نایەت کەواتە پارتی ئامادەیە ینی پێشوازی لەم پرۆژانە بکە بەڵام چییە بە جەرسەی قانونی و یاسایی پەرلەماندا تێپەڕێت
بەتەکید ئێمە ئەمانوێ ئێستا چەند پرۆژە لە پەرلەمانەکە هەڵکەوت بەس تا ئێستا پرۆژە ئەو بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و کاراکردنەوەی کۆمیسیۆن بەس پرۆژەی بزنەوەی گۆڕان دا ئێمە مسیرین لەسەر ئەوە یەکێتی پرۆژێکی هەیەناوە بەڵام هێشتا نەخراوەتە بەرنامە پرۆگرامەوە بەرنامەی پەرلەمان و خوێندنەوە یەکەم و دۆمی بۆ بکرێت ئایا پرۆژەکە سۆنیان سۆنی بەس حەز ناکەن کاتەکەی درەم لە دەبێ ئەم بابەتێک لای بکرێتەوە بە باش بە خراپ یعنی بۆ نمونە خەڵکی لە دڵڕاوەکەی ئەوەیە کە بۆ نمونە دەبێت تاکەی بۆ نمونە گفتوگۆ نیقاش لەسەر بابەتە بەردەوام بێت لە کاتێکدا کۆمەڵێک قەزی و مەسەلەی دیکە هەیە کە دەبێت پەرلەمان کارەکانی خۆی بۆ ئەم بابەتانی دیکە یعنی تەرخان بکات خۆی لێرە دانیشتنی پەرلەمان بە تەنها سەلاحیەت لە سەرۆکی پەرلەمانە بەدەست جێگر و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانێ ئیلا سەرۆکی پەرلەمان بڕیار ئەدا دانیشتنی پەرلەمان بکرێ ئەوە هەمووان نزانین دیگەی سلوحە و ڕۆژی ڕێکە بەڕێز دکتۆر ڕێواز خوشکێکی بەڕێزی منە ڕێزی تایبەتیشم هەیە بۆی کە ئەو بڕیار نادا سەرۆکایەتی پەرلەمان دانیشتن بکە کەس ناتوانێ دانیشتین لەسەرەوە بکە ئیتر کارێکەیە بۆ ئەوە بۆ کارێکی ینی بۆ ئەوەی کە ئەم دانیشتنە نەکرێت ئەوە کارەکە ئەوەیە ئەوان لەوە ئەترسن ئەگەر بێت و پەرلەمانی بابەتە بۆ نمە ببوورە ڕاتەگرم ئەم بابەتە بۆ ئەوە جێ هەڵدراوەکە لایەنەکان بۆ خۆیان لە دەروی پەرلەمان ڕێبکەون ینی بۆ نمونە چۆنەڵێ ها تەرحێکە دەن بە لایەنەکان بۆ ئەوەی کە لە پەرلەمان ینی بەریەکەوتن دروست نکات من بە خەناعەتی خۆم تا دوای زەشن ئەمە بەم شێوە ئەمێنێتەوە باشە ڕێنێ تا ئاستێ ئەمە بیر و باوەڕی خۆمە پەیوەستی ژێ بە بەخاوە پەیوەستی بە بەخاوە بەڵام ئێمە بۆ ینی پەیوەستی خۆمان کوردستان بخێن باڵین بە بەخاوە بەخایە عێراقا کوردستانە ئێمە با ڕێکەوتنی خۆمان بکەین لەسەرەوە کەم و کوڕەکانی کوردستان بەرە ئەو بکەین نەیەڵینی نەک زیاییکەین کێشەکان بۆی و بەڵکو خواب بکە ئیشەڵا لەم فترە زەمانەیشە لایەنە سیاسیەکان بگەنە ئەوەی کە دانیشتنی پەرلەمان بکرێ و هەمومان لەسەر قەرارێک و یاسایەک ڕێکەوین و هەموارکردنەوەی یاسای کۆمیسیۆنی باڵا و پەرلەمانی کوردستان ئێستا هیچ پەیوەندیەک لەسەر ئاستی لیژنەکان فراکسیۆنەکان لە دەروی پەرلەمان هەیە لەسەر ئەم بابەتە وەخوا تایساوە خۆی قەدید بەسراوە وەگە قەناعەتیشمەیە تا نزیکی زەشن بەو شێوە ئەمێنێتەوە ئیتر دوای ئەوە بڕیاری حیزبەکان سیاسیەکان سیبێت یان دوای ئەوە ئەگەر نەگەشتنە نەتیجە ئەو کاتە ڕێوی لە پەرلەمانە بڕیاری تر بدرێت کاکەڵکۆت ئەم بابەتە بۆ ئەوی یەکلایی بکرێتەوە پەرلەمان قوتی وەی ئەم بابەتە لە جەلسەی پەرلەمانی یەکلایی بکاتەوە یاخود دەبێت لە دەروی پەرلەمان لە دەروی حوشەی سیاسی پەرلەمان دەبێت لایەنە سیاسەکان بۆ خۆیان دانیشتن بوو ینی گفتوگۆ ڕاو تێبینیان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو خۆی ئێمە وەکو پارتی ئامادەسازیمان کردووە و ئەیشیکەین لەگەڵ هەموو لایەنەکانە لە ناو پەرلەمانی شابیانەوە ڕێکەوتن بکەین ڕێکەوین لە دەروی پەرلەمانی لایەنە سیاسەکان بیانەوە ڕێکەوین بەڵام ئەوان بە عەقڵێتی خۆیان هەموو حیزبەکان ڕێزمەیە هەر هەمویان هەر شتێ بەدڵی خۆیان نەبوو لە ساحەی پەرلەمان دەرێکن ئەڵێن باینی سیاسی لەگەڵا دانیشتنی سیاسی حیزبەکان بیکەن باش فەرمو قوبوڵمانە ئەگەر حیزبە سیاسیەکان ڕێنەکەوتن پەرلەمان بەم شێوە بمێنێتەوە ئەوێ ینی دەست ببەی بۆ شتێک تا پەرلەمان بخەیتەوە سەرسکەی خۆی پەرلەمان دانیشتەکانی خۆی زێبەزێ بکە باشە تەسەور دەکەن لە ماوەی ئەم چەند مانگی کە ماوە پێما بەیەکی یەکی ئەیلول خۆی سیوێکی نۆ دیاریکراوە بە بژاردنەکان سی ئەیلول تا ئەم کاتەیە نەکرێت علی بۆ منە بەم حاڵەوە فریا دەکەوێت کە بۆ منە ئەم یاسایە ئەگەر بڕیارە گۆڕانکاری تیا بکرێت یا خۆت تەشکیلی کۆمیسیۆنەکە چۆنەڵی تەشکیلەیەکی بێکە هەموو لایەنەکان لەسەر بنەمای هەڵبژاردن پێ ڕازی بن ئەگەر ئەمە نەکرێت هەڵبژاردنەکانی خۆی ئاکرێت ئێمە ئەبێ هەڵبژار تا 6/11 پەرلەمان بڕیاری نهایی خۆی بدا نابێت ینی ئەو کاتاکەوینە غەیرە دەستوریوە تا 6/11 بە درێژکردنەوەی پەرلەمان بێ و بە ئامادەسازی بێ کە پەرلەمان کارا بکەینەوە ینی بڵێن کۆمیسیۆن کارا بکەینەوەمانە ئەبێ پێش 6/11 پەرلەمان ئەو قەرارە بدا ئایا بە درێژکردنەوەی ئەگە فریان نەکەوتینە بەرە خۆ دەزانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەلایانی کەمە پێویستیان بە 6 مانگە بەبێ کەم و زیاد ینی زیارڕێنە زیاتری بوێ بەڵام نابێت کەمتری بوێ ئیتر خۆشمان زانی ئەگەر بۆ یەکی دەبکرێ ئەمە تەزاوزی کرد لە قەرارەکە ئەبێ پێش 6/11 پەرلەمانی کوردستان دانیشتن بکە لەسەر سی ڕێئەکەوین 6 مانگ تازەیەکەن دوای ئەخەن ساڵێکە 2 ساڵە 3 مانگە ئەوە ئەبێ بە پەرلەمان لە پەرلەمانی کوردستان خوێندنەوە یەکەم و دۆمی بۆ بکرێت لەسەر چەند مانگ چەند ساڵ قەرارەکە ڕێکەوتی نەسەرەوە ڕێبکەین بڕای لەسەر بدرێت پەرلەمانی کوردستان بڕای لەسەر ئەمە خراپ نابێت بۆ سمعی هەرێمی کوردستان بەنسبەتی ئەمە پێمان باش نییە بەڵام دیارە لایەنەکانی تر ئەویان پێ باشە ئەوەتە ئێمە
نەمانوتووە وەکو بزەناوی کاکزانە سەرۆکی فڕافێنی پارتیمان وتی هۆشداریەکە دەین بە سەرۆکایەتی پەرلەمان و لایەنەکان با دەست نەبین بۆ زۆرینە فەرموو ئێمە ئەومان کرد کریانتە قسەیەک و کریانە سیزەدە و هەڵایەک پارتی ئێوێ زۆرینە بەکاربێرێ ئێبا بدەکاکە دەوەرنە پێشەوە دەبا پەرلەمان بەم شێوە سەمعمان لەکەدار نەبێت لە ناو غەرب و ناوخۆ شەرقیشە دەوەرنە پێشەوە کاکە دانیشتەکانی پەرلەمان کێ زۆرینەی هێنا با بێرێتی کەنایانە پێشەوە ترسیان لەوەیە کە پارتی بە زۆرینە ئەمە تێپەڕێنە یا خوچی بەتاکی ترسیانەوەی پارتی بە زۆرینە تێپەڕێنێ ئەمە حەقێکی پارتی خۆشێتی وایە باشە ئێتۆ پەرلەمان بۆ دانەی تێمگەێنانی پەرلەمانی کوردستان هەر پەرلەمانی لە هەموو دنیا بۆسی پەرلەمانە بۆی کە زۆری ئەڵێ 50 زائیدە یەک باشە 50 زائیدە یەکە تۆ قوبوڵش نییە عنی ئەبێ لایەنەکان میلەت بزانێ میلەت ئەم حەقیقەتە بزانێ لایەنەکان قەناعەتیان بە پەرلەمانی نەک پەرلەمانی کوردستان لە دنیا قەناعەتیان بە پەرلەمانەیە بەڵام ئەمانەی ئێرە ئەم لایەنانە قەناعەتیان بە پەرلەمانی کوردستان نییە 50 زائیدە یەک باشە من پرسیارێ لەوانەکەم ئەوان ئێرە ئەڵێن هەمواری یاساکە بکەینەوە بۆ ئەڵێن لەبەرەوە زیاتر سەوت بێرن باشە با قوبوڵمانە بەڕێز کاک ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە وتی ئەگەر بە بازنەی یەک بێ پارتی 37 کورسی دێرێ ئەگەر بە سوار بازنەی بێ 33 کورسی دێرێ باشە قوڵمان کرد پارتی 2 کورسی دابەزی خۆ هەر وەکو حیزب زۆرینەی پەرلەمانین ئەگەر بەلایەنەکانی تریشۆ 50 زائیدێک تاوە نەکەین ئەوان ئایا ئیسان نایاڵن ئێمە زۆرینە بەکاربێنین بە 10 کورسی و 15 کورسی و 20 کورسی و 7 کورسی وە ئایا ئەگەر ئێمە بمانێ وەکو پارتی دیموکراتی کوردستان بەیانی ئەوانی ئەو 3 کورسی ئێمەش کەم بکە کە دڵنیاش قەت کەم ناکە ئەیشی بینینەوە ڕۆژەکەیە دڵنیاشین کەم ناکە ئەگەر کەمیشی کرد یعنی ئەوان ئەیانوێ بەبێ پارتی یاسا تێپەڕێن و ڕەزامەندی ئەمەی لەسەر نەبێ کەواتە ئەوانیش ئەبێ ئێستا بگەنە قەناعەت بڕیار لەسەرەوە بدەن پەرلەمان زۆرینەی پەرلەمان نەکو ئێمە زۆرینە بین کێ لە بەیانی زۆرینە بین با بە تێکڕای پەرلەمان یاسایەک لە پەرلەمان زۆرینە هەیە ناتێپەڕێ زۆرینەیشی نهێنا کەواتە ڕوویای پارتی ئەوەیە هەر یاساک لە پەرلەمان بە زۆرینە ئایا یاسا کۆنەکە بێ وەیە خود ئەم یاسا تازەی کە ئەمە داوای دەکەن پرۆژەکە چۆن یەکلایی کراوە پارتی پێوی پابندە بەتەکی پابندیە هیچ کێشێکی نییە پارتی هیچ کێشێکمان نییە وەڵام من ئەمە ڕێ قسەی خۆم بێ باشە نەک لە سوار بازنەی بەڵکو لە فرەبازنەکانیش ناترسین کە وەکو حکوومەتی عێراق کردمان ئەرزمەنی نیشتوانی یعنی بۆ بوچونێکی دەرەوەی حیزبەکان هەیە بەتایبەتی چاودێرانی سیاسی پێیان وایە چواربازنەی بۆ ئەم دۆخەی ئێستای هەلێم گونجاو نییە بەوەی کە بۆنمە دەنگەکان پەر دەبێت یان لایانی کەم ڕەنگە ئەو یەک ریزە نیشتمانی کە هەموو لایەنەکان کە دەیکەن بە گوتاری سەرەکی خۆیان ڕەنگە ئەمە خەلەل و گرفتی بۆ دروست ببێت یعنی ئەمە گرفت بۆ دابەشبوونی زۆنەکان توختر ناکاتەوە لە داهاتووە بۆ ئەوی کە قەواریانی کوردستان لێرۆ بیەوێ لێ بدرێ شتێک لەم بابەتە چون ئەم ڕوئایش هەیە ینی چاودێران ئاماژە بەمەش دەکەن وڵای ئەزانی توانە هەڵبژاردن ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بۆیە مسیرین لەسەر ئەوەی کە ئەڵێن بە سوار بازنەی بێمانە لایەنگر و دۆستی پارتی سەقامگیرە یعنی تۆ نەڵێ کۆنکرێتیە ڕاستە هەندێک زاریۆیە کەم و کوڕی هەیە ئەگەر تۆ متابعە ئەوە کردێ نابێ بە ئەم یاسای بەم هەڵبژاردنەی عێراقە تەوەقوع بکەن پارتی کەم دێرێت لەبەرەوە منەوە هینەکانم لایە ڕێژەی سەودانەکان ئەوە دوو سوار سەودانی کوردستان و عێراقە خەڵک بۆ بەشدارکردنی پەرلەمانی عێراق کەمتر ئەڕواتە بۆ بەشدارکردنی پەرلەمانی کوردستان و ئێمە دڵنیاین زیاتر سەودێری ئەمزار باشە کاک حاجی یعنی بەڕوونی دەمەوێت پێم بڵێیت ئەم گرفتە تەنها لەسەر یاساکە یاخود لەسەر تشکیلی کۆمسیارانیش ئەم گرفتە هەیە بۆ نمونە تشکیلەکە بۆ لە پێش ئەم یاسانیان لەسەر تشکیلی کۆمسیۆنەکە ڕێبکەن چون بخۆ هەموو هەڵبژاردنێک دەبێ ئەندامانی کۆمسیاران کامل بێ لە ڕۆقانونێکەوە ئەمجا ئەم کۆمسیۆنە شەرعەتی و هەڵبژاردنی بەڕێوە بەرێت ئەمە ئەڵای توێنە ئەوان لە دوو شتە ترسن یەکەم زۆرینەی ئەوەی کە پارتی بێرێتی باشە دووەم کۆمیسیۆنیش ئێمە ڕازین بەوە ئەوان لەوە ئەترسن کە ئێمە داوای وەکەیان لەسەر 2010 یان لەسەر ئەمە 20 عێراق هەڵبژێرێ نۆ ئەندامی کۆمیسیۆنان هەیە ئەوان لەوە ئەترسن بەیانی ئەگەر هەڵبژاردنیە کرا پارتی 50 کورسیەنە باشە ئەوان لە تەمان هەتا نیوەی کۆمیسیۆن زائیدە یەک ئیمزای ئەو قرارەنەکە ئێعلان ناکرێ تێگەی دەبڕای خۆ ئەوان ئەیانەوێ لە کۆمیسیۆنانیشە ئێمە کەم باڵا دەست بین یەکاکە بە کۆنەکەیش بێ هەر قوبوڵمانە دەبڕێکاک هەر بە کۆنەکەوا بیکەین بە تازەی بێ هەر لەسەر دوو ئەفیندا بیکەین یان پەرلەمانی کوردستان
یان ئەنجومەنی عێراق پەرلەمانی عێراق لەمە شانە گرفتیان هەیە لەگەڵ پارتیە ئەی کاکە ینی ئەوان نییە هەموو شتێکیان گرفتە هەموو شتێک لە کۆمیسیۆنە گرفتیان هەیە لە هەڵبژاردن گرفتیان هەیە لە یەک بازنەی گرفتیان هەیە بەخواڕێ کاک پێشەوە هەرهەمی لە مقابلەیەکی ئەوتی تی بەخواگەر پارتی بڵێ سوار بازنەوەن شتێتر دۆزنەوە کاگە من نەردەی ساڵێم کاگە بە فربازنی تریش بێ نەک سوار بازنی فربازنی تریش بێ پارتی ناترسێ وەڵی پارتی لە زەماوەری خۆی ناترێت لە زەماوەری پارتی سەقامگیرە کوڕێکی برهەمە بووە و براگەورەمە ناوی لوقمانە هەرتەنەکینی ئەوەشنەوە لێرە باسی بکەم ئەڵێ پارتی شعبێتی پارتی وەکو شێخ و دەروێشە ئێمە شێخ و دەروێشین باشە ینی پارتی ئیشی خۆی سەقامگیرە لەبەرەوە حیزبێکین نیشتمان پەروەرین خاک پەروەرین ڕێبازێکمان هەڵبژاردووە کە داوای سەربەخۆی کوردستانەکە کە داوای تەبایی و برایەتی ئەەکە لە ناو گەلی کوردستانە و لە دەروی کوردستانیشە بۆ یعنی پارتی لە هیچ شتێ ناترسی باشە لە ئەگەری نەکردنی ئەم یاسایە بۆی کە لایەنەکان داوای ئەکەن وە هەموارەکە ئەگەر ڕێک نەکەون لەسەری وە تەشکیلی ئەم کۆمیسیۆنە خۆی بمێنێتەوە ئاسایی و یاساییە ماوەی سەرۆکایەتی و پەرلەمانی حکوومەت ینی درێژ بێتەوە بۆ وادەیەکی دیکە ئەبێ بکرێتەوە لە پێش شەشی یانزە پەرلەمان فراغی قانونی دروست نەبێ ئەبێ پێش شەشی یانزە فراغی قانونی دروست بێ وەکو باسم کرد پێشتر ئەبێ پەرلەمان دانیشێ بڕیار بدا کە پەرلەمان بڕیاریدا ئەو کاتە قانونیەن پەرلەمان خۆی درێژ کردو ماوەی درێژ بوونەی پەرلەمانی درێژ کردو قانونیەن حکوومەتی هەر لەگەڵ ئەو یاساڕە پەرلەمان لەسەر یاسا و تشکیلی کۆمیسیۆنێک ڕێک نەکەوێت ینی ئاسانە لەسەر درێژکردنەوەی سەرۆکایەتی حکوومەتی پەرلەمان دوانی ئەرکێکی قورسنە قەینا فێقی فەرم ئەڕێ نەکەویت و قەرارێکی لێ نەدەی فێقی بۆ شێوە مێنێتەوە ئەو کاتە ڕێنوێ ئێمە ئەختیارێکی ترمانەوی ئەگەر یعنی شتێک گەشتە ئەخیری نەکردنەکەی ها ئەو کاتە ڕێنوێ پارتی ئەختیارێکی تری هەڵبژێرێ ئەو کاتە بۆ ڕای دنیای بڵاوەکەی نۆسیە باشە کاکەڵگویانەوە چەند پرسیارێک لەسەر پەرلەمان کەم بۆ ئەم قولە ینی زیاتر وا وێنا دەکرێت وا دەبینێ زۆتین بەریکەوتنیەوە یانە سیاسەکاندا هەیە ئەم بە پێچوانی خولەکانی ڕابردووە جۆرێک لە سەقامگیری لە پەرلەماندا بەدی ئەکراوە بڕیارەکانی باشتر جێبەجێ ئەکرا بەڵام ینی ئەم پەرلەمانی ئێستا پەرلەمانێکە ینی زۆر بەریکەوتنیتیا هەیە بۆ ئەمە ینی وایە ئێمە پەرلەمانی کوردستان لە دوای ئەوەی کە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە بە یەک دیدا بەزین ژمارە 59 بووین ئەگەر سەهو نەبوانە هاوپەیمانیەکە بووین طبعا ئێمە دوێش زەرمان کرد لەبەرەوە نیوە بە نیوە بووین هەموو عالم زانی سەرێوانە دوای ئەوە بوو ئێمە سیۆش کورسیمانێنە هەڵبژاردننی دواتری 2013 لەم هەڵبژاردنە سلوپێن کورسیمانێنە ئەمانە هۆکاری ئەوەیە کە لە ناو پەرلەمانە زیاتر تەبایی دروست ناوێ ومانە لەوە ئەترسن پارتی ببێ بە پەرزا کورسی ڕۆژ بە ڕۆژ ئەوان بەڕستی بڕن ئەو دڵنیاش من بەڕستی ڕن ئێمە هەمومان ئەبینین بە ساوی خۆمان ئەیبینین من کوری ئەم شارم کوری سلێمانیم هەموو کوردستان بە نسبەتی منە وەکو یەک وایە بەڵام کوری شارەکەم حەزەکەم ماڵەکەی خۆم لە ماڵی هەموو شوێنی تر توانتر بێ وەرە سلێمانی شاری ڕۆشنبیریە شاری شێمەحمووی نەمر و بەرتانی نەمرە فەرموو هەمومان ئەیبینین غەرقی گەندەڵی بووە يعني من يقناعتم هي والله بهمو قناعتكم قصاكم باشا قصيشم كربو كي ان او تم مره بس او يدهنا بسانو او قليم هي لكي ان بيش متن بتوعي بتلفون وتم مره اي خوما نرى حزب كما نرى فراكسيون كما بورا ام اداره بهمو دهات يكيوا تسمي كقواتكن بهر يك اداره به ناڵێم دوو ئیدارەی بێ ئەوە قەت ناڵێمە یەک ئیدارە بێ باکە قوات سەرپەرشتی ئێرە بکە زەنابی براگەوەری سەرپەرشتی هەولێر و دۆ بکە داهاتی ئەیرە بە نەوت و غازیشیەوە بۆ خۆی کەرتەنە غازە خەبا خەڵبزانێ هەتا ئێستا دینارێکی بۆ حکوومەت هێرێم نییە غازی کۆرمۆر ئەو هەموو کەسێوە ئەزانێ لەم ئیدارەیە ئەوە تەی بینین خانە نشینی لە بەربانخانە ئەمرێ تەنانەت پارەی قاسرین نەماوە لە ناو بانقانی سلێمانی قاسرینی مناڵ هەمووی براوە دەی کاگەوەرە تۆ ئاوا ئیداری شارە دەی من ئەمە بۆ سوونی خۆمە زارەتی ژێرێمە بۆ سوونی خۆمە با تا هەڵبژاردنێکی کوردستان ئەکری ئایا 6 مانگی تر بێ یان درێژ بکرێتەوە بۆ هەر مانگێک بێ ساڵ بێتی ئەوەیان نازانم دیار و کاتە پەرلەمان و حیزبەکان بڕای سەردەن ئەو کاتە ئەگەر ئەم خەڵکی سلێمانێ
خۆی داوای نەکرد بڵێ وەرە پارتی دیموکراتی کوردستان وەرە زەنابی سەرۆک بەرزانی کاگە قبوڵمانە تۆ ڕابەرایەتی سلێمانی بکە تۆ ئیداری سلێمانی بەرە بڕێەوە ئەو کاتە میلێت بۆی دەرەکەوێ خۆزگا ئەمە بواە خۆزگا باشڵا شتێک جێگەی سەرنج بکا کەڵکەوت بۆ نمونە ئەم داواکاریکە لە کاقوبات هەیە خۆ کاقوبات بە سیفەتی جێگیری سەرۆک وەزیران ئێستا دەست بەکارەوە نزیکایەتێکی زۆری لەگەڵ جەنابی کاک مەسعوددا هەیە بۆ نمونە یعنی بۆ مەلەفی ئەم ناوچەی تەسلیمی ئەم کاقوبات ناکرێت ینی کاقوبات ینی تۆ لەو بڕایدێک کە ئەوەی دەکرێت کاقوباتی ئاگادار نەبێ خۆ ئەمەش بۆ خۆی پرسیارە ینی بۆ نە کاقوبات خۆ قوتێکی شخصی دووەمی یەکێتی ئەگەر یەکەم نەبێت ینی بۆ ئەو دەستنابە بۆ ئەم دۆخە چاکی کە ینی لە قوتیش بە دەرە کاتی خۆی لە ئەنجومەنی وەزیران بڕیارە دەرس و لەسەر حدودەکان گومرگەکانی سنوورەکان ڕوونە کە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ ئاساییشە لە حدودەکان کاقوبات هەر لە برایم خەریرەوە هەتا ئەگاتە مەردی پەروێزخان هەموو لەژێر کۆنتۆڵی کاقوبات داوێ خۆی سەرپەرشتی بکە گومرگان با بزانین لەکە گەندەڵی دزیە بگەڕێتەوە کاقوبات خۆی دوایەوە لەگەڵ پەرلەمانتاران ئەدانیش کە سەربەدارایی و ناوخۆبوون ودی کاکە ئەمە بکەین شەری براکوژی دروستەوێتەوە ئەمە حقیقەتە ئیتر کاکە ینی ئەم میلەتە بۆ گلەی لە پارتیەکە بە تایبەتی خەڵکی سلێمانی شاوی سلێمانی کاکە نایاڵن شیرین ئەمین خوشکێکی بەڕێزە لە لای من ئەندای پەرلەمانی یەکێتیە شیرین ئەمین هین شیرین یونس عەفو نەک شیرین ئەمین شیرین یونس ئەڵێ کاک مەسرور لە دێگەڵە بەو دیوە هیچ سەلاحیەتێکی نییە باشە منیش قبوڵمان لەگەڵ قسەکەی توام بەڵام با میلەتی سلێمانی ئەوەی قبوڵ بێ کە ئەو حەقیقەتە هەیە کەواتە هەموو باش بێ و خراپ بێ لە سلێمانیە ئەو ئیدارەیە کە لێرە ئیبەن بەڕێوە خراپەکە ئەوانە ئەوان خوان بەدەمی خۆیان هاوارەکەن ئەمە قبوڵە ئەمان یان هەر لە شتا هەمووی ئیلامە ڕاستە نایڵن فەرموو پۆلیسێک هەیە هەموو خراپەکان و پارتی باشەکان بخۆم ئەڵێ لێرە ئەم ئیدارە ئەڵێتی قسێکی مەلای مەزبورەوە هەیە ئەڵێ بەشەکەی خۆم ئەخۆم هینەکەی تۆش بۆ خۆم باشەکە حاجی ئەمان هەمان شتەکەن زۆر سوپاس من کاتی کەم چەند پرسیارێکی تایبەتم هەیە لە خزمەتم یەکی لەو ئەندام پەرلەمانانی کە مانگانە موچەکە لەوەتەی کە دەستبەکاوی لە پەرلەمانیانی بەسەر خەڵکی کەم دەرامەت و هەژار بەبێت جیاوازی دابەش دەکەی ئەم پرۆسەیە تا ئێستاش بەردەوامی هەیە سوپاس بۆ خوای گەورە من کاتی حملەی هەڵبژاردن یەک وعدمدا و دواتریش ئەو ڕۆژەی کە زەنا ئیفتاحەکەمان کردووە لە هۆڵی شەی سعد عەبدوڵڵا پێشتر لە هۆڵێکی تر دانیشتوونە هۆڵە عامەکە زەناوی سەرۆک بەرامبەری زەناوی سەرۆک بوو لە پێشەوە بوو وتی داوا ئەەکەم لێتان وەعدێ مەدەن نەتوان بیبەنە سەر هەم بۆ خۆشتان و هەم بۆ حیزبەکەیشتان لەکە بێ کە وعدەکەمدا ئێستای هەتا ئەم دەقا باشە ئەو قسەی زەناوی سەرۆک لە مێشکمایە ئەبێ خۆی یەکەم حیزبەکەم و بنەماڵەکەی خۆشم کە خەڵک زانێ من کوڕی کێم و کێنیم هەردووکیان سەربەستکەم ئەو وعدە هەتا ئەو ڕۆژەی لە پەرلەمانی کوردستان بم ئەی بە مەسەر و یەک معلومات نووسیمە مانگانە نەک 8 ملیۆن خدا شایدە بە داتا کە ئەیدەم مانگانە ئەو هاوکارێ بە خەڵک بە ڕەقەمی تەلەفۆنەوە بە ناوی سیانیوە بە خەڵکی کوێوە مانگی 10 ملیۆن دینار ئەدەمە خەڵک ئێستا بۆ ئەم مانگە کە ڕەمەزانە خۆزای قایمەکەم بهێنایە تقریبا نزیکەی 11 ملیۆن دینارم نووسیوە کە سۆن دابەشیەکەم ئەم مانگە بۆ خەڵکی هەڵەبزە و زەڕایەنە ئەیاندەم بە خەڵکی کەم دەرامەت هەندێک تریشەیە داوایان لێ کردوم هەرسە لە بەرنامەی ئەو ژنوشتم هەیە کە ئیشەڵا بۆ هاوسەرگیریەکە هەندێک خەڵک داوایان لێ کردو کە ژنە گوێزن و فیا و پرۆسە ناکەوتن بڕیارمدا لە مانگە ڕێ سێ کەسی وا هەبێ بە گوێرەی ئیمکانیات ملیۆنە 550 هەدێ ئەوانیشم نووسێکە بیان دەبێت خۆ یەکەم جار بڕیاریدا بوو ینی پرۆسەی هاوسەرگیری بۆ چەند گەنج ئەنجام دەکات 100 بوو گوێ لە بڕای خۆبرە من وتم بۆ 100 کەس ساڵانە مەبەستم ئەوە نەبوو حملەی ڕاگەیاندنەکان کردیانە زەزە لەسەرم من مەبەستمەوە بوو کە ساڵانە ئەیکەم بۆ 100 کەس یعنی لەم سوار ساڵا بۆ ساڵانە ئەیکەم ئیتر ساڵی 25 30 20 بە گوێرەی ئیمکانیاتی ئەو ساڵە کە دێتە دەسم دابەشی کەم بەسەر ئەو سوار ساڵا 100 کەس ئێستا من ئەمەوێ ئەگەر خوای گەورە پشتیوانم بێ
خی گەورە من کاتی خۆشی وتم بە پشتی خی گەورە هیچ شتێ ناکرێ بە بێخوا و حیزبەکەیشم پشتیوانم بێ دیارە ئیتر بە هەر حاڵ ئەمە ئینشاءڵڵا بۆ 26 پێنج کە ئەکاتە 26 گوڵان ئەم هاوسەرگیریە بگێڕن بۆ 52 بووک و زاوا 52 بووک و زاوا باشە بڕی هاوکاریەکە چەندە چۆنە ئەگە وردەکاریمان بێتێکا وردەکاریتە دەبێت سەڕێ خەڵ بڵێ بۆ 52 بووک و زاوا باشە من ژماری کاندیدەکەم 52 بوو ئەمە خاڵێ 52 دابەشی دوی کە 26 وایە ڕوونە بە پیرۆزی 26 گوڵان لە 26 گوڵانی شاهەنگای وەگەر و هەر بووک و زاوایەک خوا پشتیوانم بێ هیچ شتێ بەبێ خوا ناکەم 2 ملیۆن و نیویان هەدی ئەدەمێ لە ڕۆژی مەراسیمەکە و ئاهەنگەکەیشان بۆ گێڕم شەکراوە شیرینیە مەراسیمە حەفلە و ئاهەنگەکەیە خۆ دەزانی تەوانی سەنی ینی هەر بووک و زاوایەک 2 ملیۆن 2 ملیۆن و نیو ئەمە هەدیەیە ئەمە هەدێ ئەی بۆ ئاڵتونەکە من ئەوە بە حکومەتیش ناکرێت نەک بە من باشە کە من 2 ملیۆن و نیو ئەدەم آخر من کاک حاجی مەبەستم ئەم پرسیارەوە بوو ینی با ڕوون بێ بەرچاوی خەڵکو و هاوڵاتیانەوە گەنجانشی کە بۆ وتم حکیان بەوەیە کاک هەڵکەوت ینی ئەم پرۆسیان بۆ ئاساترکە بابەتی ئاڵتونی تیا بوو لە سەرەتاوە باسی ئەوە نەکردو وتمە ئاهەنگەکان بۆ گەڕوە هاوکاریانەکەم هاوکاریەکەی من چییە 2 ملیۆن و نیو هەدیان ئەدەمێ باشە و هەر بووک و زاوایەکی حسابم کردەوە بۆ ئاهەنگ و مەراسیمە بەلایانی کە نزیکەی 700,000 دینار 600,000 دیناری تر ئەبا مەراسیم و شەکرا و شیرینی و ئاهەنگ و خۆزانی مەراسیمێکی وا گەورە پێویستی بە ئیمکانیات هەیە باشە ئەگەر لەم ڕێژەیە زیاتر بوو بۆ مە گەنجێک بێ چۆن لە 52 کەسەکە زیاتر بۆ ئەوان لە 52 کەسەکە زیاتری تیانە لەبەرەوە ئیسا پێشتر باسم کرد هەندێک کەس تەکلیفیان لێ کردم وتم ناتوانم لەبەرەوە 52 مانین کردو ئیسا پێ دەڵێم ڕێژەی 52 کە سوۆنە باشە وعدمدا لەم مانگە سیان بەر ئەواکەون سیان 750,000 و 500,000 ئەیان دەمێ ئەمە بەبێ ئەوەی بێنە ناو پرۆسەوە ئەمە لە دەری پرۆسەکەن ڕێ ماغانی دواتریش دوای پرۆسەکە گەنج تەکلیفم لێ بکە بەڵام بە شەرتێک نەک گەنجێ بێ بڵێ من ژنێرم ینی سەتاسەد وابێ هاوکاریانە بم ناڵێم هاوکاری 2 ملیۆن و نیوەکە ئەیتر لە 500,000 تا ملیۆن یەک بە گوێرەی ئیمکانیاتی ئەو مانگەکە لە دەستمایە کەواتە ئێستا 52 ینی چۆنەڵی قەپاتە 52 قەپاتە حەزەکەم یەک معلوماتی بڵێم نەکەر بە پارتیم دابێ ئیستا هەر لێرەوە ڕایەگەیەنم بۆ نمونە قایمقامێتی قەزای شارەزور ناحەی شارەزور قەزای سەیسایەق هەر لە ئیساویەوە یەکی 3 کەس ئەدەم بەوان داینێن بە خەڵکی خۆیان نا بۆی هەیە لە قایمقامێتی قەزای شارەزور 15 کەس بڕوە ناو بنووسێ ئەمە ئێلانکەن ئێمە 3 کەسیان پێ ئەدەم باشە ئەمە بۆ نمونە یێرمیەوە ئەم 3 کەسە با قایمەوە من حەقم نییە بڵێن وڵا ئەم پیاوە وەکو پارتی کردی بۆ پارتی کرد ڕاستە من پارتی تازی سەرمە بەڵام بەشی پارتیشم حیسە داناوە بەشی خەڵکی تریشم داناوە لە غێری پارتی یەکێتیە خەڵکی کەم دەرامە تر هەموو شتی تایە باشە دوایان پرسیارکە حاجی ئەم گەنجانەی کە لەنا ئەم پرۆسەیە بەشداریان پێ دەکرێت خۆیان پەیوەندیان کردووە یا خود میکانیزمەکە چۆن بووە کەس پەیوەندی نەکردووە ئیسا بۆ نمونە من حیسێک ئەدەم بە لق ئەڵێم لقی 12 لەم 52 کەسە 12 بۆ تۆ بۆ نمونە ڕوونە قایمقامێتی شارەزور 3 بۆ تۆ هەدێ ناحێ 3 بۆ تۆ قایمقامێتی سەیسایەق 3 بۆ تۆ بۆ نمونە ئاڵێم ئیتر ئەوان خۆیان دایانێن من حەقم نییە خەڵ لە ئیساوە با پێیاڵێم یەک کەس لەو 52 بووگوزاوە یەک کەسیان هەڵکەوت یانۆری خەلیفێنوس داینانی زۆر سپاس بۆ هەڵکەوت لە نوێر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێبێت منیش خۆشحاڵم تەمەنا ئەەکەم لە خوای گەورە و ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە خوای گەورە تەبای و برایەتی لەناو هەموو گەلی کورد و مسڵمانانی زیانە بەسەسپێنێ بە تایبەتی کوردستان لایەنە سیاسیەکان خوای بارانی ڕەحمەت ببارێنی بەسەر ئەم میلەتە بەسەر ئەم خەڵکە بۆ ئەوەی خەڵم ناڕەحەتیە ڕزگاری ببێ و ڕەمەزانیش لە هەموو لایەک پیرۆزەکەم جەژنی ڕەمەزان بۆ ئایندە ئیشەڵاکە خوای گەورە بیکاتە نسیبان بگەینە ڕەمەزان ئەوە زۆر سپاسی کەناڵی سلێمانی یەکەم خۆشحاڵم
کە لێرە ئامادە بووم لە خزمەتی زەنابتان ناتوانیم وتەیەک بڵێم بۆ خەڵکی کوردستان دووبارە بەخێر بێت. ئێمە ڕێزی تایبەتیمانەیە و سپاسی پشتی کامێریشەکەم هەموو کارمەندانی پشتی کامێری. بینەرانی بەڕێز و خۆشەوی ساتەوەرێکی دیکە بەنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەندبوون با ڕێنمایە تەندروستەکان هەر شاد بن.